دوای ئەوەی کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژی 22 مانگ بەشێکی زۆر لە ئاوی زێ بچووکی لە ڕێگای سەدی کۆڵەسەوە گرتەوە کێشێکی زۆری بۆ هەم لە ڕووی مرۆیی هەم لە ڕووی زراعی و لە ڕووی بیئی و لە واتە لە ڕووی ژینگەیی و تەنانە بۆ سامانی ئاویش دروست کرد جموجۆڵێکی زۆری دیبلۆماسی هاوکاری و هەماهەنگێکی زۆر لایەندا و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد لە قایمقامێتەوە بۆ ئیدارەی ڕاپەڕین و دواتر بۆ سەر و ئیدارەی ڕاپەڕین چی لە وەزارەتی کشتکاڵ و سەرچاوەکانی ئاو و پەیوەندیەکانی دەرەوە و لە سەروی هەمووشیانەوە سەرۆکایەتی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت پەیوەندیەکان دەستیان پێکرد لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەوە بوو دوات ئەنجامی یا بڵێن نەتیجەی ئەو هاوکاری و هەماهەنگیەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستی پێکرد دەرەنجامەکەی ئەوە بوو کە ئەمڕۆ کاتژمێر 2 نیوەڕۆ فەرمانداری سەردەشت ئاغای جەهانی ئێمە ئاگادار کردەوە کە بڕیارە لە ساعات 5 ئێوارەی 2 نیوەڕۆی ئەمڕۆ بەشێک لە ئاوی سەدی کۆڵەسە بکەنەوە بۆ بەمبەستی چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە لەسەر زەی بچووک دروست بووە دواتر جاریشکە فەرمانداری سەردەشت لە کاتژمێر 6:30 2 نیوەڕۆ واتە چەند ماوەیەکی کەم پێش ئێستا ئێمە ئاگادار کردەوە کە بەشێک لە ئاوی سەدەکە کراوەتەوە بەمبەستی چارەسەرکردنی ئەو کێشە و گیر و گرفتانەی کە ئێستا لەم بەروبەری زەی بچووک دروست بووە.